دەم خۆش گۆدار و تەماشەوانین هێشا دە باسی ڕۆژە ئیرۆدەل گەلبەمە. ڕۆژەوا گەرما کوردستانی وەکی گەلک جاران دە دیرۆکەدا ڕوودایی کەرکووکە. بالا کوردستانی لە کەرکووکەیە. ئەف دوو ڕۆژن جموجۆلێک تەفگەرێک بەرفەرەها سەربازی یا هێزین عراقی و هەشتا شعبیل دەردۆرا کەرکووکێ ڕوودەدا. ڕەوشال کەرکووکەی چاوایە سەکنا پێشمەرگە چییە؟ هەلوێستا کوردستانی و هەلوێستا هێزین هەپەیمانان لەسەر عەردێ چییە؟ ئەم دچین کەرکووکێ ژە مەحوەری پێشمەرگە لەگەل فەرمانداری هێزین پێشمەرگەی باشووری ڕۆژاوای کەرکووکێ دۆکتۆر کەمال کەرکووکیرە دەگرن دەست. دەم باش برێز کەرکووکی ئەف دوو ڕۆژن هێزین ئارتێشیین عراقی و هەشدا شعبی هێزێک زێدە لە دەردۆرا کەرکووکێ بجێهکردنە لێ ڕەت دەکەن و گەفەک شەر لە کەرکووک و کوردستانی کربن. نرخاندنا وە لەسەر وان داخویانیین بەغدای چینە؟ بەر هەر شێت سەڵاو بۆ گیانی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان سەڵاو بۆ گیانی شەهیدانی بەر ئەنفال کرا و سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان و بۆ خەڵکی گشت کوردستان لە هەر شوێنەکان بەنسبەت ئەو ڕۆژانەی کە تهدید زۆر بۆ کوردستانە کرێتن بۆ کەرکووکە کرێ بۆ سەرچاوە سروشتەکانی دەوروبەری کەرکووکە کرێ لەلایەن هەشتی شعبی لەلایەن هەندێک بەرپرس دلیلی ئەوەیە کە ئەمانە چەند سەبەبێکی هەیە یەکێک لەو سەبەبانە هەر کەسە هەوێتن خۆی دەرکە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوو بتوانێتن دەنگی خەڵکێک بێنێ سەبەبێکی تری ئەوەیە هەندێکی پاڵ پەیوەندراوە دەستی دەرەکی لە پشتێن و هەندێکشی حاقدن هەر لە گەلی کوردستان لە خاکی کوردستان لە ڕابردووە لە زاتیان لە ناخیان دروست بووە کە چاوێن بە کورد و کوردستان و پێشکەوتنەکانی ناو کوردستان ئەنجام درراوە نایەتن لەبەرەوە فرسەتە بینن کە دوای ئەوەی لەم ناوە ئەو سوپای هەبوو ئەو پۆلیسی هەبوو ئەو سەحۆی هەبوو کە هەڵاتن ڕایان کرد هەرچیان هەبوو بۆ داعشیان بەجێهێشت کاتی داعشات و هاوپەیمانان هاتنە سەرخات هاوکاری سوپای عێراقیان کرد چەکیان پێیاندا هێستش ئەو چەکانەی لە دەستیانە کە تهدیدی کوردستانی پێکەن چی لە دەست حەشدا چی لە دەست سوپایە چی لە دەست پۆلیسە ئەوەیە هاوپەیمانان پێدەن وا ئەزانن ئەتوانن شتێک بکەن بەڵام خەیاڵیان خاوە چونکە گەلی کوردستان و پێشمەرگەی کوردستان ئەو ئەزمونە تاڵەی لە ڕابردوو بەسەری هاتووە لە ئەنفالکردن لە بێسەر و شوێنکردن لە کیمیاباران هەر لە 30 ساڵی ڕابردوودا گەلی کوردستان پێنجە تووشی جینۆسایت بووە کە بڕیارەکەی لە بەغداوە دەرچووە 182,000 کەسی بێسەر و شوێن زیندە بە چاڵ کرا 4500 گوندی ڕوخات ڕوخێندرا کیمیاوی ناپاڵم ئەنواعی چەکی لەسەر کوردستان بەکارهێنا بۆیە تەجروبەی گەلی کوردستان لەگە ئەو ڕێژیمانەی کە لە بەغداوە فەرمان دەرەکەن زۆرە و ئەو هێزەی گەل هەیەی لەگەڵ ئەو پێشمەرگە سەربەرزانەی کە هەیەی بای ئەوەنە هەن کە ئەوانەی تەماح لە کوردستان و لە خاکی کوردستان و لە سامانی کوردستان و لە گەلی کوردستان بکەن بشکێندرێن هەڵبتەکێندرێن ڕاوبنرێن و ڕسوا ببن. کێک کەمال vê carê desthilatê Bexdayê destnîşan dike ku egera vê helwesta wê encamdana referenduma serxwebûna Kurdistanê ye. Gelo bi rastî encamdana referenduma serxwebûna Kurdistanê bûye eger ku Bexda û hevkarên wê çekdarên heşda şabî helwestekî wisa werbigirin lê wekî ku serkirdayetiya siyasiya Kurdistanê jî destnîşan kir ger referendum encam nedabane mümkün e helkeftên Bexdayê hin jî نەخێر ئەوە بەهانەیە برای بەڕێزم ئەو بەهانەیە هێننەوە بۆ ئەوەی هەندێک کەس نەفس زەعیف خۆی پێ قانع بکاتن یا خەڵکێکی
دڵسۆزیش بێ بەڵام زۆر ئاگای لە سیاست نەبێ پێچەواشە بکاتن چونکە خۆ وەختی کوردستان زندە بەچاڵ کران ئەنفال کران بێسەر و شوێن کران کیمیاباران کران داوای ڕفراندۆمی ئەنجام نەداوە داوای سەربەخۆیشی نەکردبوو وەختی گەلی کوردستان بودجەی بڕا خۆ داوای ڕفراندۆمی نەکردبوو وەختی هەموو دەبابە جوولێنرا بۆ منطقەی قەرەتەپە و لای خانەقین خۆ کوردستان باسی ڕفراندۆمی نەکردبوو ئەمە بەهانەیە هێنن ڕفراندۆم پرۆسەیەکی دیموکراسیە حەقی هەر گەلێکە لەسەر خاک بە پێی هەموو عرفێکی نێودەوڵەتی مافی مرۆڤ پرۆسەی دیموکراسی پەیمان و بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان یاسای نێودەوڵەتی هەر گەلێک مافێتی لەسەر خاکی خۆی بڕیار بدا چۆن ئەوێ بژێتن ئینتیبای بۆ کام دەوڵەتە بێتن ئەمەی کە ئەڵێن ڕفراندۆمی کردەوە بەهانەیە ینی دوورە لە واقع ئەمە کینەیە حەقدە لە دڵی ئەوانەی کە چاویان بەگەلی کوردستان بە خاکی کوردستان بە سەمانی کوردستان نایە ئەگەر بەراوردی بەغدا و کوردستان بکەیت هەر شارێ لەو شارانەی کە لە بن لە ئیدارەی هەرێمی کوردستان بۆ لەم بەراوردی کە بزان فەرقی عەرز و ئاسمانی هەیە کە کەمال لە گۆر زانیاریان هەژدا شعبی و سەرۆکوەزیر عەبادیژی بریا سەرۆکۆمار داخوازکردنە بریا سەرۆکۆمار فواد مەحسووم شەش خاڵدانە پێش کو پێشمەرگە vekşê û hêzên artêşa Iraqê çekdarên heşda şabî bikaribin derbasî nav Kerkûkê bibin. Gelo pêşmerge wê van xalan qebûl bike û qebûl bike ku hêzên Iraqî çekdarên heşda şabî derbasî nav bajarê Kerkûkê bibin. بەنسبەت حەشد شعبی بەداخەوە ینی ئێمە پێمان خۆش بوو لە شوێنی خۆیان بتوانن ڕۆلی خۆیان ببینن لە دەرەوەی سنووری هەرێمی سنووری کوردستانی باشوور و لەوێ چی ئەکەن کیفی خۆیانە سەرکەوتوو بن بەڵام لە ناو سنووری کوردستان جێی ئەوان نییە جێی خەڵکی کوردستانە جێی پێشمەرگەی کوردستانە و جێگەی ئەچیزە ئەمنیەکانی ناوخۆی کوردستانە کە ئەم شوێنە بپارێزێ بەگشت پێکاتەکەی بەبێ جیاوازی لە کام نەتەوەی لە کام ئاینی بە چی زبانێکە قساکەیتن وەکو بە تەجروبەش ئیسپاتی کرد وەختی سوپای عێراق و پۆلیسەکەی و میلیشیە چەکدارەکانی وەختی داعشات ڕایان کرد هیچ تەقەیەکیان نەکرد هەموو شتەکانیان تەسلیمی داعش کرد پێشمەرگە بووە ئەم خەڵکەی پاراست ئەم خاکەی پاراست منشعاتی ئەم منطقەی پاراست ئێستا ئەوانەی کە بە زۆر بیانەوێ خۆیان فەرزکەن ئەوە زۆر زۆر لە هەڵەیەکی گەورن چونکە ئەگەر سێری مێژوو بکەیت ئەوانەی ویستیان بە زۆری چەک خۆیان بسەپێنە سەر ئیرادەی گەلان سەر ئیرادەی گەل چیان بەسەر هات لەکوێی تا مێژوومانە سێریکە هیتلەر نازیەکان لە ئەڵمانیا ویستیان منەظەم بوون چەکیان هەبوو اقتصادی بەهێزیان هەبوو ویستیان خۆیان فەرز بکەن چی بەسەریان هات مۆسۆلینی چی بەسەر هات سەدام حوسێن کە ئیمکانیەتێکی اقتصادی زۆر لەبەردەست بوو سوپایەکی زۆری پێکهێنا دەستگای ئەمنی و استخبارات و مخابراتی داپرۆسێنەری هەبوو چی بەسەرات بۆیە نەسیحەتی من بۆ ئەوانەی کە هێشتا ئەم کرمە لە ناو مێشکیانە با بڕۆن خۆیان مەعالەجە بکەن خۆیان چاکەوە بکەن بێنەوە سەر خۆیان بزانن بە زۆری چەک هیچ گەلێک سەردان نوێنێت لە پێشیان و ئەوانن ئەبێتن پەشیمان بن ئەوجا پەشیمانیش دادیان نادە کە کەمال هەروەها لە بەغدای تێگوتن و ئەv هەلوەستا کومە وەرگرتیە وڵاتین دراوسەژی پشتگیریامە دکن ناوێ ئیران و تورکیە ددن گەلۆ بڕاستی ئیران و تورکیە بەغدا هاندان و بەغدا هەلوەستەکی وسا تند وەربگرێ و ئەو ئاجندەیên derve êku bi taybetî girêdayê heşda şabî û acendeyên derve ku destê wê di vê
جموجۆڵە تایبەتی میلیشیاتین هەشتا شعبی دەهەیی ئەv وڵاتین دراوسە هەلوێستێک دوێ بابەتاواندا هەبووە تانێکی وە هانێکی وان تێدا هەبووە گۆرا بابەریان بەداخەوە بۆ ئەوەی لە بەغدا حکومەکاتن کە پەنا ئەبات بۆ دەوڵەتی جیرانی دەرەکی کە هەڵوێست بەرامبەر گەلەکەی خۆی لە ناو وەکو خۆیان ئەڵێن گەلی خۆمانە و هەمومان فەرقمان نییە پەنا ئەباتن کە ئەمانە ئابلوقە بکرێن برسی بکرێن لە دەرمان و عیلاج بێبەش بکرێن ئەو پێشمەرگە سەربەرزانەی کە شەڕی ترۆریستانی داعشەکەن و ئیسپاتیان کرد کە ئستورەی داعشیان شکان ڕایانگرت شکاندیان ڕاوێنیان نا ئێستا لێرە و لەوێ پێشمەرگەی بریندارە ڕێگەی نەبێ بڕۆ بۆ عیلاج بۆ دەرەوە ئەمە دەلیلی ئەو کینە لە دڵانە ئەو حەقدەی دەفین لە ناخیانە دەرەخات و ئەو ڕفراندۆمەش کە ئەنجام درا حەقیقەتی ئەمانەی دەرخست یعنی وەختی خۆیان بە مەلایکەت و بە پیاو باش و بە دۆستی گەلەکەمان نیشانەدا بەڵام دەرکەوت تا چڕادەیەک حەولەدەن ئەم گەلە لە ناو بەرەنجینۆسای بکەن سەدام بە ئاشکرا تانک و تۆپی هێنا و زندەوە چاڵیان یەکرد و کیمیای لێدا ئەمان ئەوەڵ بەخۆشی ئیستەکە دیتیان ئەم گەلایەوێ نەفەسێک بکێشێت وەک گەلانی سەربەرزی دنیا لەسەر خۆی بە سەربەرزی بژێتن پەنایان بردووە بۆ ئەوەی برسی بکەن ئابلوقەی بدەن بیخنکێنن بەڵام نازانن ئەم گەلا ئەزمموی زۆری هەیە و ئازانێت چۆن ڕزگار بێ و دەوڵەتی سەربەخۆی خۆشی بنیاد بنە بەنسبەت ئەو وڵاتانەی کە لە جیرانی ئێمە ڕێزمان بۆ هەردوو لا هەیە هەم ڕێزمان بۆ ئێران هەیە بۆ تورکێش هەیە ڕاستە هەڵوێستەکانیان بەرامبەر گەلەکەمان خراپە ئێمە تەمە ناکەین بە هەڵوێستی خۆیانە بچنەوە چونکە گێلی کوردستان ئەم ڕفراندۆمەی کردووە بۆ سەربەخۆی لە ناو کوردستانی باشوور کردێتی لە ناو پارچەی تری کوردستان نەیکردووە و دەستشی بۆ ئیشی ناوخۆی هیچ یەکێک لە وڵاتانە درێژ نەکردووە ئەم ماوەیەش کە کیانێکی فێدراالی لەسەر سەرزەمینی کوردستانی باشوور هەبوو بە تەجروبە بە عمل ئیسپاتی کرد کە چەند هاوکاری ئەو دەوڵەتانە بووە لە وەختی تنگانیان هەروە چەند سوودیان بردووە لە ڕووی ئابوووریەوە لە گەلی کوردستان و لە خاکی کوردستان لە تەعاملی احترامی متەبادل لەگەڵ ئیدارە و حکوومەتی کوردستان بۆیە ئێمە ئینتیزاری ئەوەش ئێستا لە جیرانەکانمانەکەین کە بچنە حاڵەتێکی تەبیعی لەگەڵ خەڵکی کوردستان بۆ ئەوەی گەلی کوردستانیش ئەو ئاعتیبار و ئەو احترامەی هەیەی بۆ ئەوان بمێنێ و بەردەوام بێ و بەهێزتر بێت نەک محاولە بکرێتن لە ناو حەلەقەیەکی کینە لە دڵ حەقت لە دڵ تێکەڵ بن بۆ ئەوەی ئەو گەلە زیانی پێ بگە ئەگەر زیان بە گەلی کوردستان بکەوێت دڵنیا بن زیان بە گشت لایەکە گاتن تەنها بە گەلی کوردستان ناگات لە گشت لایەک لە ڕووی ئابوووریەوە زەرمەند دەبێتن بەڵام لە ئاخیرا گەلی کوردستان تێدا سەرکەوتو دەبێت کەک کەماڵ ji بۆی زانینا ڕایا گشتی بێ پرسێ دکم گەلۆ بر پاشفەکشانێک ئا پێشمەرگە لە دەڤەرا کەرکووکێ هەبوویە حزرێکی وسا هەیە گۆ پێشمەرگە پاشفەکشانی لە کەرکووکێ بکێ و ڕەوشە ئەمنیا کەرکووکێ نەها چاوایە بەنسبەت ئەو محوەرێکە بەرپرسیارەتی ئەەکەین ئێمە لەگەڵ ئەو برا و خوشکە پێشمەرگە سەربەرزانەی کوردستان کە گەلی کوردستان دانیشتوانی پارێزگای کەرکووک و خاکی کەرکووک و منشاعەتی کەرکووک ئەپارێزین لە ڕۆژاوای کەرکووکە لە ڕۆژاوای کەرکووک ئێمە نەخێر مەجالمان نەداوە یەک پێشمەرگەمان 1 میلیمەتر پاشەکشێ بکە لە ئامادەباشیەکی تەواوین تەواو ئیستیعدادمان هەیە بۆ ئەوەی دیفاع لە خۆمان بکەین ئێمە لێرەین
بۆ شەڕی داعشمان کرد داعشمان ڕاگرت شکانمان ڕاوماننا زەعیفمان کرد ئەسیرمان لێیان گرت و هەروەهاش زۆرشمان لێیان کوشت ئێمەش قوربانێکی زۆرماندا لەبەرەوە ئێمە لەو پەڕی ئیستعدادین تەمە ناکەین ئەو لایەنانە تووشی ئەو هەڵەیە نەبن دەستیان نەچێتە خوێنی گەلی کوردستان چونکە پێشمەرگە سەربەرزەکان و گەلی کوردستان ئیمڕۆ تێکەڵیەکن هەستیان لەگەڵ یەکە و ئازانین چۆن دیفاع لە خۆمان بکەین و چۆن بیان شکەنین و چۆن زیانیان پێ بگەین بەڵام ئەگەر شەڕ بوو بەداخەواڵێم لەوان بکوژرێ لە ئێمە بکوژرێ لە هەردوو لا زەرمەند دەبین ئێمە نامانوێت ئەو زەرەرە بە هیچ لایەک بگە ئەمانەوێت جیرانێکی باش بین باشە برێزکەرکووکی بەردەوام برێز کەرکووکی نوها لە کەرکووکێ لە شەڕی داعش دوهی درۆمەڵات بەنسبەت ئەوەی بە تەواوم نەکردووە باسی ئەوەیە کرێ آخر جۆی لە برای خۆت بگرێ با تەواوی کەم پرسیارەکەم لەوە لە ڕۆژئاوای کەرکووک نەبووە هیچ نەبووە لە باشووری کەرکووک ئەو برایانەی لەوێنن بە بۆچوونی ئەوان لە ڕووی سەربازیەوە هەندێک مەواقعی خۆیان ئاڵوگۆڕ پێ کردووە سەحب بوونە ئیتر هەرچی بێ سەبەبەکەی ئەوان باشتر دەیزانن لە ئێمە ئەوان بە ئێمەیان وت لەبەر ئەوەی ئاوها باشتر ئەتوانین دیفاع بکەین لە حاڵەتی ئەگەر شەڕ دەستی پێکرد چونکە ئەمە شەڕی دەوڵەتێکە ئەوەل حەشت دێ پاشان سوپاش دێتن ئێمە بەم شکڵە ئەتوانین بیان شکێنین بۆیە ئەو پاشەکشییان کردووە اینجا ئەوان ئایزانن کە بۆیان وا باشترە یا باشتر نییە بن بە نسبەت ڕۆژ ئەوای کەرکووک مەجای پاشەکشێمان نەداوە کە کەمال دوهی درۆمەڵا کوردستان 24 دەژی دیار بوو و خەڵکێ کەرکووکێ بخوێ ڕاشت بوو چێک ji بۆ پاراستنا کەرکووکێ کوردستانی خەلکێ کەرکووکێ دەگوت ئەم چەکدارین هەشتا شابی ئارتێشە عراقی ناو باژاری خۆدە ناخوازن هێزین هەفپەیمانان جivata navneteweyî vê helwesta xelkê Kerkûkê xelkê Kurdistanê nizanî بەڵێ هاوپەیمانان بە تایبەتشی ئەمریکا لە وتەبێژی کۆشکی سپی ئەوەی ڕاگەیان وتی ئێمە زۆر لە نزیکەوە زۆر بە وردی چاودێری وەزعەکە ئەەکەین و ئاگایان لە گشت وردەکاریەک هەیە کە چی ئەوانەی حەشت چی ئەوانەی پۆلیسی ئیتیحادی یا سوپا ئەنجامی ئەدەن ئەوان متابعەیەکی وردەکەن و بە تاکید مەجای زوڵم و کوشتن و بڕین نادرێتە ئەوانەی کە ئەیانەوێ بە زۆری چەک بە دیکتاتۆریەت خۆ بسەپێنە سەر ئیرادەی گەلێکی ئاشتی خواست دیموکراسی خواست کە بیەوێتن بە ئاشتی لەسەر خاکەکەی خۆی بژێتن و پرۆسی دیموکراسی بنیاد بنێتن و شەڕی ترۆریستانی داعش بکات ترۆریستانی داعش بگیرێ یا بکوژێتن و لە منطقەکەی لێ پاکات. کێ کەمالە هەروەها جivînê فەرماندارên pêşmergeyî îrۆyê ku li Kerkûkê pêkhatî hebûn ger pêşmerge wan mercên ku Iraq dixwaze biceh neyêne û biceh nayêne alternatîva pêşmerge çi ye wekî fermandar biryara we di vê civînê de çi bû ئەو خاڵانەی کە ئەوان نردویانە بەدەستی ڕێزدار کە دکتۆر فواد مەعسوومەوە ئەوە خاڵ نییە بۆ گفتوگۆ ئەوە بەهانەیە کە بە ئاشکرا پێتەڵێ من شەڕی تۆ ئەەکەم ئەوە لەبەر ئەوە ئەو شتانەی ئەوان وتیانە بەڕێی من مەرفوزە لەلایەن قیادەی سیاسی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان مەرفوزە و لەلایەن گشت تاکێکی پێشمەرگە من ئمڕۆ گشت سەنگەرەکانی پێشمەرگە لە میحۆر ڕۆژاوای کەرکووک هەروە سەردانی مەحوەری چواری باشووری کەرکووکیشمان کرد لەگەڵ چەند ڕێزدارێک لەگەڵ یەک لەوێنە کۆبووینەوە هەموو ڕێی ئەوەیە ئێمە خاکەکەمانە پارێزین خەڵکەکەمانە پارێزین ئەمە خەتەر نین بۆ سەر ئەو بەشی تری عێراق
خەتەر نین بۆ سەر هیچ لایەنێک دژی ترۆستانی داعش شەڕەکەین بەڵام لە عینەن کات ئامادە نین هیچ بێکەرامەتیەک هیچ تەنازولێک بۆ هیچ کەسێک بکەین و ئامادەین ئەو پەڕی فیداکاری بکەین بۆ ڕاگررتنی کەرامەتی گەلەکەمان و پێشمەرگەکان و ئیرادەی گەلی کوردستانەوێت سەربەرز و بەرز بمێنێت. کە کەماڵ ئەv ڕەوشاگۆنەها ڕوودایی الگۆرا بیر و باوەریاوە ڕەوش دێ بە ئالۆزبوونی بە بچێهین زێدەتر یان ئارامیەک دێ هەرەمێ دە ڕوو بدێ پۆزیسیۆنا پێشمەرگە گەر ئارتێشە عراقی هەشتا شابی بڤێ کۆنکردنا هێزاخوا لە هەرەمێ بەردەوام بکن پێشمەرگە وێ باوەریە ددێ خەلکی کەرکووکێ خەلکی کوردستانی گۆدێ ئەولەیی و ئارامیا کوردستانی هەر بپاری. ئێمە وەکو پێشمەرگە بڕیارمانداوە لە میحوارەکەمان هەم ئامادەی هەموو فیداکاریەک بین بۆ ئەوەی بە سەربەرزی بمێنین یا ئەگەر عمریش کۆتایی هات بە سەربەرزی کۆتایی بێتن و کەرامەتی و سەربەرزی و سەروەت و سامانی گەلەکەمان بپارێزن بە گشت پێکاتەکانەوە کە ئێماڵێن کوردستان مەبەستمان گشت ئەو خەڵکەی لە سەر ئەو خاکە ئەژێن لە کورد عەرەب تورکمان کلدان سریان ئاسووری ئەرمەنی سابیایی ماندایی هەمویان و لێشیان ناترسێن هەزار چاو سوورەوەکەن تەهدید بکەن شت بنێرن ئێمە ئامادەی فیداکارین بە نسبەت پاراستنی ئەوە خەڵکیش لەگەڵمانە خەڵکی کوردستانیش کە هێزێکی لە بن نەهاتووە ئەوش لەگەڵ پێشمەرگەیە و تەمە ناکەین ئەوانە بە خۆدا بچنەوە بۆ ئەوەی کێشە دروست نەبێت چونکە وەک پێشتر وتم ئەگەر شەڕ دروست بێ هەموو لایەک تێ زەرمەند دەبێ پرۆسەی دیموکراسی زەرمەند دەبێ ئەوانەی دێن بۆ شەڕ زەرمەند دەبن بەغدا زەرمەند دەبێ و هەروەش پێشمەرگەش زەرمەند دەبێتن بەڵام نەتیجەی کەرامەتەکەی بۆ پێشمەرگە و خەڵکی کوردستان ئەمێنێ ئەمانە ئێستا ئەو تەعاملە لەگەڵ لایەنێکە کە دوور لە مەنتەق دوور لە یاسا دوور لە دەستوری عێراقە خۆیان زۆر جا ناوێن باسیەکەن ئەیانەوێ بە زۆر بە خۆیان فەرز بکەن تو تەسلیمیان بێ ئەمە محاڵە بۆیە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی لێرە بێتە سەرخەت بۆ ئەوەی ڕۆڵیان هەیە لێرە چونکە ئەو چەکانەی لە دەستی سوپای عێراقە و لە دەستی حەشدی شعبیە و قسمێکشی ئەوانەی لە ناو بەرگی حەشدون و لە ناو بەرگی سوپان ئەسڵەن عێراقینین لە شوێنی ترەوە هاتوونە بۆیە ڕۆڵی هاوپەیمانان لێرە زۆر گرنگە ئەبێ زۆر بەجددی بێنە سەرخەت ئەگەر ناشەڕ دروستە بێ بڵێ ئێمە تەسلیمە بین محاڵە ئەوە ئەوەندەی هاتووە دە ئەوەنەی تریش بێتن ئێمە بەرامبەریان نەگرین وەش پشتیوان بەخوا و بەگەلەکەمان و بە پێشمەرگایان شکێنین بەڵام پێویستە ئەوانش ڕۆلی خۆیان ببینن مەسئولیەتیان هەیە ئاسمانی عێراق و کوردستان ئەوانە فڕۆکەکانیان لێیانە ئەبێ زۆر جددی بێنە سەرخەت چاوەڕێ ئەوە نەکەن خەڵکێکی زۆر شەهید بکوژرێتن پاشان بەێ لەسەر عردێ هێزێن هەفپەیمانان هەلوەستاوان چییە؟ هاوپەیمانان ئەبینن ئەمە تەحتە غەدرە ئەکرێتن بەڵام قەراریان لە قیادەی بەرزەوە بۆ دێتن ئەمانەی لێرن هەموو لەگەڵ ئێمە ئەڵێن ئێمە متعاتفین لەگەڵتان حەقی ئێوەیە ئەمە زوڵمە تەعەدایە لە ئێرە ئەکرێ ئێوە شەڕی داعشتان کردووە ئێوە نەک بەس شەڕی داعشتان کردووە شەڕی ترۆریستان ڕێکخراوێکی ترۆریستی جیهانیتان کرد لە باتی گشت جیهان بۆیە پێویستە لە پشتان بن ئەڵەن ئێمە راپۆرتی خۆشمان بەو شێوەیە بۆ بەرپرسانی خۆمان ناردووە بەس بڕیار لە سەروی ئەوانەوە دێت بڵێ گەلەکی سپاس برێز دکتۆر کەمال کەرکووکی فەرماندارێ هێزین پێشمەرگە باشووری ڕۆژاوایی کەرکووک
لە ڕۆژاوای کێرکک سپاس بۆ ئێوەش. تەماشەوانên hêja vî awayê em hatin dawiya bernameya îroya Basîroj heta bernameyek din a Basîroj her şan.